دەسەڵاتان لەوێت بینەرانی بەڕێز و خۆشەویست. سەرۆکی حکوومەت ڕایدەگەنێت چاکسازی لە سەرجەم بوارەکان لە هەرێمی کوردستان بەردەوامە. وتەکانی سەرۆکی حکوومەت لە کاتێکدایە هەرێمی کوردستان بۆتە ژینگەیەکی لەبار بۆ گەندەڵکاران و تاکو ئێستاش ئیرادەیەکی ڕاستەقینە بۆ چاکسازی بوونی نیە. بە میواندەرێک لە بەڕێزان لە ستۆدیۆی سەرەکی شێرزاد نووری ئەندامی بۆری توێژنەوەی سیاسی کۆمەڵی ئیسلامی لە شاری هەولێریشەوە دکتۆر ڕەعەت ڕەفعەت سکرتەری دەستگای ستاندارد بۆ توێژینەوە و ڕاگەیاندن تاوتوی ئەم پرسە دەکەیت. سەرەتا راپۆرتێک دەبینی. سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ڕایدەگەنێت پرۆسەی چاکسازی لە هەرێمی کوردستان بەردەوامی هەیە. نێچیروان بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە میانەی کردنەوەی سەنتەری مەشق و پەرەپێدانی وەزارەتی کارەبا ڕایگەیان حکوومەتی هەرێم وێڕای سەختەکان هەمیشە ئیرادەیەکی جددی بۆ چاکسازی نیشانداوە لە جێبەجێکردنی پرۆسەی چاکسازی لە هەموو بوارەکاندا بەردەوامە. وتەکانی سەرۆکی حکوومەتی هەرێم لە کاتێکدایە هەرێمی کوردستان بۆتە ژینگەیەکی لەبار بۆ گەندەڵکاران و دام و دەستگاکانی ڕوبەڕووبوونەوەی گەندەڵیش ئیفلیج کراون و ئیرادێکی جددی نییە بۆ چارەسەرکردنیان. دەسەڵاتدارانی هەرێم ماوەیەکی زۆرە بانگەشەی چاکسازی دەکەن و بۆ مەبەستەش دەیان پرۆژیان بۆ چاکسازی ڕاگەیاندووە. بەڵام پرۆژەکان جگە لە مەرەکەبی سەرکاغەز هیچی دیکە نەبوون، بەڵکو ڕۆژ دوای ڕۆژ بەرەی گەندەڵکاران بەهێزتر دەبێت. ئاوکات هیچ دام و دەستگاکی حکوومەتی هەرێم نییە گەندەڵی تێدا بڵاو نەبوو بێتەوە و گەندەڵی با سەرجەم جۆرەکانی سیاسی، یاسایی، ئابووری، کارگێڕی، دارایی لە هەرێمی کوردستان با شێوەیەکی مەترسیدار گەشەی سندووە. لە هەرێمی کوردستان ئەم دام و دەستگایانەی کە کاریان ڕوبەڕووبوونەوەی گەندەڵیە ئیفلیج کراون و دەسەڵاتی لێپرسینەوەی گەندەڵکارانیان نییە. هەرێکە لە پەرلەمانی کوردستان دەستەی دەستپاکی هەرێم دیوانی چاودێری دارایی تاوەکو ئێستا ئەمانە ڕێگە نەدراوە کە ڕۆڵی خۆیان ببینن، بەڵکو دەسەڵاتی گەندەڵکاران لا سەروی ئەم دەستگایانەشەوەیە. لە ماوەی 26 ساڵی ڕابردوودا ڕۆژ دوای ڕۆژ گەندەڵی گەشەی کردووە و لە بەرامبەردا هیچ ئیرادەیەک بۆ چاکسازی بوونی نییە. هۆکاری بەردەوامی گەندەڵی و چاکسازی نەکردنیش لە هەرێمی کوردستان دەگەڕێتەوە بۆ ئەوەی بەرپرسە باڵەکانی هەرێم خۆیان بەشێکن لە گەندەڵی. ئەمەش ئەومان پێدەڵێت کە چاکسازی بە کەسانی گەندەڵ ئەنجام نادرێت. بەرپرسانی باڵای هەرێم لە سەرەتای نەوەتەکانەوە دەستیاندا دزینی سەروەت و سامانی هەرێم لە ڕێگەی ئاودیوکردنی تەلی کارەبا و شۆفڵ و ئامێرەکانی شارەوانی بۆ وڵاتانی دراوسێ. دواتر دەستیاندا بردننی داهاتی خاڵە سنووری و لاسەرداهاتی خاڵە سنووریەکان و کێکی دەسەڵاتی شەڕی نەگریسی ناوخۆیان هەڵگیرسان. لە دوای ساڵی 2003 شەوە دەسەڵاتدارانی هەرێم دەستیان کرد بە دزینی ئەو پارەی بەناوی لە سەدا 17ەوە بەغدا دەیناردە هەرێمی کوردستان. دوجاریش لە ساڵی 2014ەوە دوای فرۆشتنی نەوتی هەرێم بە سربەخۆیانە دەستیاندا تاڵانبردنی داهاتی نەوتی هەرێم و کەس نازانێت داهاتەکەی چی لێدێت. دوایین مۆدلی دزیش کە پارتیوێکەتی پەیڕەویان کردووە بریتی بووە لە دزینی ئیرادەی خەڵک و دەنگیلانە ئۆپۆزیسیۆنەکانی هەرێم. ئاماژەکانی حکومڕانیەتی 26 ساڵی ڕابردوو ئەوەمان پێدەڵێت تا پارتیوێکەتی دەسەڵاتدار بن. گەندەڵی لە هەرێمی کوردستان گەشە دەکات و پرۆسەی چاکسازیش ئەنجام نادرێت. بانگەشەی چاکسازیکردنیش لەلایەن دەسەڵاتدارانەوە. بانگەشەی چاکسازیکردنیش لەلایەن دەسەڵاتدارانەوە جگە لە چاواشەکاری هیچی دیکە نییە. جارێکی تر سڵاوتان لەبێت بەڕێزان. سوپاس بۆ میوانەکانمان بەخێر بن. مامۆستا شێرزاد ئەگە سەرەتا لە بەڕێستانەوە دەست پێ بکەین. ئەمڕۆ سەرۆکی حکوومەت باسی لەوە کردبوو کە چاکسازی لە سەرجەم بوارەکان لە هەرێمی کوردستان بەردەوامە. پێتان وایە پرۆسەی چاکسازی لە هەرێمی کوردستان ئێستا بەردەوام یاخود بە پێچەوانەوە ئەو پرۆسەی گەندەڵیە کە زیاتر بەردەوامە؟ پێشەکی بە ناوی خوا دەستخۆشی بەرنامەکەتان لێکم. کاک حەکیم ئەگەر هەر بە سەرنجان لە ئەو راپۆرتەی بەڕێستان دەرەکەوێت لە سەرەتای ساڵی 91 و لە کاتی ڕاپەڕینەکەەوە تاوەکو ئێستا ساڵ بە ساڵ گەندەڵی تەشەنەی کردووە، دزی و ڕاوڕوتی تەشەنەی کردووە. ئەگەر ئەو کاتە دەسەڵاتدارانی هەرێم دەسەڵاتدارانی ئەو کاتە
هەرێمی ئێستاوی ئەو کاتە ئەگەر بەتەنها بە بردننی تەلی کارەبا و شۆفڵ و ئاودیوکردنی کۆمەڵێ شتی ئەم وڵاتە کیفایەتیان کردی بێ دوایی تەشەنەی کرد بۆ ئەوەی کە نزیکەی 20,000 کەس لە نێوان خۆیانە بکوژن و لە پێناوی داهاتی گوموریەکان و پاشان ئەو هەموو تاڵان و بڕۆیی کە لە پارەی حکوومەتی عێراقی کە بەناوی لە ساحەفدەوە ئەهاتوکو لە راپۆرتەکەتانە و پاشان لە فرۆشتنینەوتی سربەخۆ کە ئەم داهاتێکی زۆریان هاتە دەست و جگەلەوەی کە پارێکی زۆریان لێبرد بەڵام تاوەکو ئێستا ئامادەنین موچەی فەرمانبەران بن و قوتی خەڵکیان بڕی ژیانی خەڵکیان بەرە و زۆر ناڕەحەتی برد کەواتە پرۆژەی چاکسازی دەستی پێ نەکردووە و بەردەوام نییە بەڵکو ئەو پرۆژەی گەندەڵی و تاڵانی کە لە ساڵی 91 هەیە ساڵ بە ساڵ زیاتر بوو و تەشەنەی کردو و تا ئێستاش بەردەوامە و خەڵک خراپتریشی پیان هەیە بۆ چوونی ئەو مامۆستا ئەو پرۆسەی گەندەڵی هەر لە سەرەتای بنیادنانی حکوومەتەوە دەستی پێکرد و ئێستا پێیناوەتە قۆناغێکی مەترسی دارەوە لە بەرامبەری شاهید ئیرادەیەکی چاکسازی نیە لەلایەن دەسەڵاتدارانێرێەوە کاگە حەکیم هەر کەسێک کە لە گەندەڵیەوە گلابێ هەر کەسێک بە درێژایی تاریخی خەریکی گەندەڵی بوو بێ لەسەر تاڵانکردنی سەرەت و سامانی ئەو میلەتە یعنی ئەو کەسە خۆی دێ چاکسازی ئەکات دڵنیا بە چاکسازی بۆ ناکرێت چاکسازی ئیلا بە دەستگایەک ئەکرێت کە چاودێر بێت بەسەر دەسەڵاتی جێبەجێکردنەوە بەڵام ئێمە لەم وڵاتی ئەوە تا دەسەڵاتی یاسادانان کە پەرلەمان بوو بۆ شوێ برا و دەسەڵاتی دادوەریکی بەهێزمان نییە و دەسەڵاتی دیوانی چاودێری یاخود دەستی دەستپاکی دەستگای نەزا هەمان نییە تەنانەت تا ئێستا ئەوە شەڕە لەسەر دەستەی دادوەری شاری هەولێر یعنی کە بە حیزبی کرا و شەڕیانە لەسەر ئەوەی کە جێگیرەکەی سەر بە حیزبێک بوو و حیزبەکەی تر کەسێکی خۆی دانا و ئەوە مستحقی ئەوەی کەواتە یعنی ئەم وڵاتە ئومێدی چیت پێیەتی یعنی ئیلا چاکسازی لە کاتێکە ئەکرێ کە دەستگایەکی جێبەجێکردن کاتێکە گەندەڵی ئەبێ دەسەڵاتێکی تەشریعی لەسەر و دەسەڵاتی جێبەجێکردنەوە بتوانێت چاودێری بکات بتوانێت ڕاستی کاتەوە بەڵام ئێمە بینیمان دەسەڵاتی جێبەجێکردن لە وڵاتەیە دەسەڵاتی یاسادانانی پەکخست کەواتە هیچ ئومێدێک بەم دەسەڵاتەی ئێستا نییە ئەمە ڕەنگە نەک ڕئی من کاوەکو مامۆسایەکی زانکۆ ئەمە ڕئی هەموو خەڵکە یعنی ئەمە هەموو خەڵک پیان وایە ئەم دەسەڵاتە تازە چاکسازی پێ ناکرێت ئیلا ئەبێ ئەم دەسەڵاتە بڕوات تازە بە خەڵکانێکی تر چاکسازی ئەکرێت کە لە گەندەڵیەوە نەگلابێتن کەس ناچێ ڕۆژان کە خۆی لە گەندەڵیەوە گلابێت خۆی چاکات کەواتە ئەبێ چاک بکرێت پێ دوایە چارەسەرنی تەناوەی کەم دەسەڵاتە نەمێنێت ئەوە کەوتەوەی کە چاکسازی لە کوردستانە بکرێت ئەوان زۆر کاک حەکیم ئەوەی کە تا ئێستا ئەم دوو دەسەڵاتی ڕاگرتووە تا ئێستا خەڵکێک بەشی ئەوە هەبووە کە دەنگی پیاون و متمانی پێداون و جاییتر بەهۆی هەر بەرژەوندیەکەوە بووبێ یا لە ترسا یا لە برسا دەسەڵاتەکەی ڕاگرتوون بەڵام ئێستا لە دوای ئەوەی کە زانیتیان ئەو خەڵکەشیان نەماو بۆ شوێ ئەو بوو پەنیان بردە بەر تەزویر پیان وا بوو کە ئەتوانن فترەیەکی زیاتر درێژە بە دەوامی خۆیان بن بەڵام من پێم وایە ئەوە مەسەلەی تەزویرەکەشان بەو شوێ ئەوە ئاشکرا بوو ئەوە تقریبەن وەکو ئابڕوچوونێکی لێ هاو پێم وایە لەمە دوا خەڵکیش ئیتر پژگیریان ناکات و سزایان ئەدات ئیتر وردە بەرە و لە ناوچوونە چن سپاس دەکەم مامۆستا کاک دکتۆر سپاس بۆ بەڕێزیشتان کە داولێرەوە لەگەڵمانی سەبارەت بە مەسەلەی چاکسازی دەمەوێت سەرنجی بەڕێزیشت بزانم سەبارەت بە ئەوەی کە بەرپرسانی هەرێم بەردەوام باز لەوە دەکەن کە مەسەلەی چاکسازی بەردەوامەوە سەبارەت بە پرۆسەی چاکسازیش پێ دوایە ئێمە دەبێت لەکوێوە دەست پێ بکەین بۆ ئەوەی کە چاکسازی لە هەرێمی کوردستان ئەنجام بدرێت. بەناوی خوای گەورە میهرەبان سڵاو لە ئێوە و لە گشت بینەرانی کەناڵی پەیام دیارە بەڕاستی لە کوردستان دەمەوێت دەستەوازەیەک واتە مستەڵەحێک بتوانین دابتاشین بە جۆری ئەو داهێنانێکەوە لە هەرێمی کوردستان دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان داهێنان دەکەن لە گەندەڵی ئێمەش بتوانین داهێنان بکەین لە داتاشینی مستەڵەحێک ئەوەیەکەوە ئەوەی دەگۆزرێت لە هەرێمی کوردستان گەندەڵی لە بەڵکو و گەندەڵ رازیە گەندەڵی خۆی لە پێکی و هەروەها گشت ڕێکارەکانی بۆ ئاسان کردو بۆی بتوانێت ئەو گەندەڵ نظام بدرێت. ئێمە ئەوەی لە هەرێمی کوردستان ڕوودەدات ئەوە نییە کەەوە چەند کەسانێک سیاسی بن تێوەگڵا بن بەناو
یان چەند کەسێکی ئیداری لەناو حکوومەتێ و گڵابن بە گەندەڵی بەڵکو هەر خودی سیستەمەکە خودی حکوومەتەکە خودی دەسەڵاتداران برتینە لە چەند تاقم و دەستەیەشی دز بەڵام بە ڕووکار و بە ڕووکەش و بە ماسکی دەسەڵاتداری سیاسی دایانەوە دەسەڵاتی هەرێمی کوردستان بەڕێوە بن بۆیە جیاوازەکەی زۆر ئەوەیەکەوە سیاسیەک بێت وڵات بەڕێوە بات و تووشی گەندەڵیبی لەوەیەکەوە کۆمەڵە دزێک بێن سیاست بەڕێوە بن ئەوەی لە هەرێم ڕوودا دیارە زۆری دووەمە زۆر یەکەمیان نییە ئەوە خاڵێکی گرنگە سەبارەت بە چاکسازیەکان یان ئەو هەوڵانێکەوە دراوە بۆ چاکسازی چەندین هەوڵ دراوە چەندین یاسا دەرکراوە چەندین ڕێنمایی دەرکراوە چەندین لیجان دروست کراوە هەر لە سەرۆکی هەرێمەوە تاکو سەرۆکی حکوومەت و تاکو وەزارەتی دارایی و تاکو لیژنەکانی پەرلەمان و تاکو لیژنەی تایبەتی پەرلەمان ئەوانە چەندین جار هەوڵیان داوەکەوە چاکسازی ئەنجام درێ بەڵام بەداخەوە خودی چاکسازیەکە لە هەناوی چاکسازی گەندەڵسازی ئەنجام دراوە بۆ نمونە هەر پرۆسەی بایۆمەتری پێش بایۆمەتری موچەی فەرمانبەران نزیکەی 970 میلیارد بووە 970 میلیارد دینار بەڵام دوای پرۆسەی بایۆمەتری نزیکەی 50,000 هێزەکانی ئاسایشیشکەوە بە هیچ شێوەیەک نەچونەتە ناو پرۆسەی بایۆمەتری لەگەڵ ئەوەشدا لە زیاتی ئەوەی ڕێژەی پارەکە کەم بێتەوە زیادی کردێ بۆتە نزیکەی 995 میلیارد کەواتە نزیکەی 25 میلیارد دینار لە پرۆسەی بایۆمەتری گەندەڵی زیاتر بووە و بوچە زیاتر بووە بتوانی چاکسازی ئەنجام دەی چۆن پارەی گەندەڵی زیاد دەکەی ئەگەر مەبەست دەوەنێ بێکەوە پرۆسەیەکی گەندەڵی بە سیستەماتێک و بە سیستەم هەوڵدەی بەڕێوە بێ ئەوە خاڵێکیان خاڵی دووەمیان هەردەم کاتێک ویستێتیان ئیعلان و یان ڕاگەیاندنی پرۆسەی چاکسازیان کردبێ ئەوە بۆکەوە هەردەم میلەت و خەڵکی ڕەشوروت و خەڵکی هەژار و فەرمانبەر زەرمەندی یەکەم بوونە و قازانجش بۆ جیرفانی بەرپرس و هەروەها سەرۆکایەتی حکوومەت و وەزیرەکان و کەسانی دەستڕۆشتی بووە بۆ نمونە ڕسومات و باج و زیادکردنی ڕسومات و باج و گمرگ و پارەی کارەبا پارەی ئاو مۆبایل ئەوانە هەمووی لە زەرەری خەڵکی بووە بەڵام لە قازانجی حکوومەت وە لەگەڵەوەشدا بە هیچ شێوەیەک ئاسار و هەروە ڕێکدانەوەی ئیجابی لە موچە و بژێوی خەڵکی نیشان نەدراوە ئەوە خاڵێکی گرنگەکەوە هەردەم هەوڵیان داوە گەندەڵی ئەنجامدەن بە ناوی چاکسازی بۆیە ئەوەی لە هەرێمی کوردستان دەگەوزەرێ بریتینە لە چاکسازی بەڵکو بریتە لە گەندەڵسازی زۆر باشە بەس بەڕێزت وتت ئێستا ئێمە لە هەرێمی کوردستان کۆمەڵێک دز هەرێمی کوردستان بەرەوە دەبن دەنگ نییە کاویتۆر گوێ لە ئێمەیە بەڵێ ئێستا جێم لێ بەڵێ بەڕێزت وتت کۆمەڵێک دز هەرێمی کوردستان بەرەوە دەبن بەڵێ ئەوە هەر زاراوەیە کە پێشی دەڵن کلیپتۆکراسی واتە حکمڕانی دزەکان بە ناوی سیاست و دەوڵەت و حکوومەت چۆنە حکمڕانی دزەکان چییە یاخۆ حکمڕانی دزەکان پێناسی چییە لە فەرەنگی سیاسی ئەوەی کە بەڕێزت باسی لێوەک خۆی لە مێژووی سیاسەتی بەتایبەتی ئەوروپا کۆمەڵە کەسێک هەبوونە دز و جەردە بوونە هەوڵیان داوەکەوە بەرژەوەندی خۆیان بکەنە پێش بەرژەوەندی گشتی هەروەها بەکارهێنانی دەسەڵاتەکانیان بەکاربهێن بۆ بەرژەوەندی خۆیان ئەوەیەکەوە پێیان وترۆ حکوومەتێکی کلیپتۆکراسی واتە ئەوانە پێشەوەی حکومدار بوون و دەوڵەتمەدار بوون هەروە پێشەوەی سیاستوان بن ئەوانە کۆمەڵە کەسێکن لە ژێر ماسکی سیاست هەوڵ دەدەن زۆرترین خێر و بێری ئەو وڵاتە بدۆشن و زیاترین دەستکەوتیان بەدەستکەوێت دەسەڵاتە گشتەکانی خۆیان بەکاردێن هەروەکو لە پێناسەی نەتەوەیە گرتوەکان هاتووە گەندەڵی بریتە لە بەکارهێنانی دەسەڵاتە گشتیەکان واتە دەسەڵاتی تەنفیزی هەروە دەسەڵاتی تەشریعی دەسەڵاتی دادوەری لە بۆ بەرژەوەندیە تایبەتیەکانی خۆیان بەڵێ ئەوەیە پێناسەی حکوومەتی کلیپتۆکراسی بەڵێ بەس بەرەز وتت لە هەرێمی کوردستان گەندەڵ سازی بەردەوامە بەڵام لە بەرامبەردا بەرپرسان دەڵێن چاکسازی بەردەوامە لە هەرێمی کوردستان واقعەکە کامیانە هەروەکو باسم کرد هەرچی پرۆسەی بەناو چاکسازی بووە لە نەتیجە و ئەنجامەکانیدا
خەڵک و خەڵکی فەرمانبەر و میلەت زەرمەند بووە و هەروەها حکوومەت و ئەو کەسانێکەوە باڵادەستن سوودمەند بوونە بۆیە هەرچی پرۆسێکەوە بەناو چاکسازی ڕایان گەیاندووە ئەوە نەتیجەکەی بووە زیاتر بارقورسکردنی خەڵکی زیادکردنی باج و ڕسومات زیادکردنی پارەی مۆبایل و کارت و کارەبا و ئاو بەڵام لەگەڵ ئەوەشدا پێشکەشکردنی کەمترین خزمەتگوزاری هەروەها بەرزکردنەوەی ئاستی ناخۆشیەکان و ژێویەکانی خەڵکی لە ڕوویەکەوە نەتوانن چیتر تەحمل و هەروەها بەرگری لەو ژیانە بکەن و زۆر جار دیومانەکەەوە تەنانەت پێشمەرگە و هەروەها خەڵکی ئاسایی و فەرمانبەرەکان کۆتایی بە ژیانی خۆیان دێن لەبەرەوەی ناتوان هیچ گۆڕانکارێک لە ژیانی خۆیان ئەنجام بدەن. بەڵێ سوپاس دەکەین مامۆستا سەبارەت بەوەی کە پێدوایە ئەم بارودۆخی ئێستا بەرهەمی گەندەڵیە و چاکسازی نەکردنە بۆ نمونە خەڵک لە بارودۆخێکی زۆر هەژاردایە و کەمینەیەکی دۆڵەمەندی دەسەڵاتداریش لە کوردستان دروست بووە. کاک حەکیم هەر کاتێک وەکو کاک دکتۆر وتی ئەمان کە باسی چاکسازیان کردبێ و باسی دروستکردنی لیژنە بۆ بە دوواداچوونی کارەکانیان کردبێ ئیلا خەڵک مەویست بۆ لەوەی کە نەتیجەیەکی لەم لیژنانە نەبینیوە و ئیلا کۆتاییەکەی بە سلبیا جارێکی تر گەڕاوەتەوە. ئەگەر بەبیرمان بێت ئەو کاتێک کە ئەمان سیستەمی پاشەکەوتی موچیان دانا کە نرخی بەرمیلێک نەوت بوو بە $25 کە ئەو وەزعی کە ئێستا ئەم فەرمانبەران و موچەخۆرانی هەرێمی تووشی ئەوە کردووە تووشی ناڕەحەتی ئەوە کردووە کاتێکە پاشەکەوتی موچیان دانا کە نەوت بە $25 بوو و باسی ئەوەیان کرد کە لەگەڵ هەر زیادبوونێکی لە نرخی نەوتە ئەوان پیاداچوونەوەیەک بە سیستەمی پاشەکەوتی موچەیەکەن بەڵام دەرکەوت ڕاز نەبوو. ئێستا سەرۆکی حکوومەت کە ئەڵێ ئێمە چاکسازی ئەەکەین ئایا ئێمە گوێ لە سەرۆکی حکوومەت بگرین یا گوێ لە وەزیری سامانە سروشتەکان بگرین کە جارێک گوتی ئەگەر نرخی وتیوانە ئەو سیستەمی پاشەکەوتە کە ئەڵێن چاکە بێ چاک نابێ ئەگەر نرخی بەرمیلێک نەوت بێ بە $100 بێ بە ملیۆنێک بێەوە کەواتە چاک نابێ ینی کەواتە ئەم خەڵکە تیاماوە لەوانەیە ئەو خەڵکە بڵێن کەواتە ئەو قسە ڕاستەقینەکەی کردووە کە ئەوە نیەتی حکوومەتە کە ئەم نیەتی حکوومەت و دەسەڵاتدارانە کە ئەم وڵاتە بە تەواوەتی دابدۆشێ هەرچی سەرۆت و سامان و خێری هەیە بچێتە گیرفانی چەند کەسێکەوە ئەو میلەتە تووشی قات و قوڕی و نەبوونی و ڕەزیلی زیاتر بێ. کاک حەکیم ئەگەر بەبیرت بێت چەند مانگێک لە سەرەتای بەهارە لە تقریبا لە بەهارە کاتی خۆپشاندانەکان ئەو کاتە من باسی داهاتی هەرێمم کردکەوە حکوومەتی هەرێم ناچار کرا کە چاوێک بە پاشەکەوتی موچە بخشێنە و سیستەمێکی تردانێ ئەو کاتە کە حکوومەتی هەرێم ئەترافی لەسەر ئەوە کرد کە ڕۆژانە 600 ملیار نەود ئەفرۆشێ واتە 350,000 بەرمیلی ڕۆژانە کە دەیکردە بەڵام ئەو بدانی بۆیان ناکەوە 475 ملیاری دێتە خەزێنەی دەوڵەتەوە 125 ملیاری دیارەوە بۆ قەرزی کۆمپانیاکانە و 370 ملیاری حکوومەتی عێراقیش ئەهات لەگەڵ 80 ملیاری داهاتی ناوخۆ پاشان 25 ملیاری هێزەکانی ئەمریکا و هاوپەیمانان کە وەکو دامێک لەگەڵ 100 ملیاری فرۆشتنی نەوت بە تەنکەر. ئەمە تقریبا هەر ئەو کاتە کە من باسی ئەوم کرد کە حکوومەتی هەرێم داهاتی تەنها لەم پارانەی کە خۆی ئاعترافی لەسەر کرد 1 تریلیۆن دینار بوو ماگانە کەوا موچەی فەرمانبەرانی بە کاملی ئەدا و پاشان نەسری و خەرجی وەزارەتەکانیشی پێدابین ئەکرد. ئێستا لە کاتێکە ئەو کاتەکە بەرمیلی نەوت بە $50 ئێمە حسابمان بۆ کرد بەڵام ئێستا لە کاتێکا کە بەرمیلی نەوت بەرز بۆتەوە بۆ نزیکەی $80 ئەگەر تۆ وای دابنەی حکوومەتی هەرێم نەوتەکەی بە $70 ئەفرۆشێ کەواتە لە $50 بۆ $70 هەموو بەرمیلێک نەوت تقریبا ڕێژەی لە 140 پاری چۆتە سەر کەواتە 475 ملیارەکەی کە لە داهاتی ناوخۆیە لە فرۆشتنی نەوتی بۆریە ئەیفرۆشت ئێستا ئەبێتە 570 ملیار. داهاتی ئەگەر داهاتی ناوخۆ هەروکو خۆی وابێ بۆری نەوت ئەوەی کە بە تەنکەر ئەفرۆشتێ ئەگەر 100 ملیار بوو بێ ئەگەر تو هەر لە 120 بووە زیادکەی کەواتە ئەکاتە 120 ملیار کەواتە ئێستا حکوومەتی هەرێم تقریبا ماگانە زیاد لە تریلیۆنێک و 112 ملیار دیناری دەست ئەکەوێت کە زۆر بەلانی کەمەوە بەڵام ئەگەر دیقەت یابێ ڕاستە سیستەمی پاشەکەوتی دەستکاریە کرد بەڵام موچەی کرد بە 45 ڕۆژ ئەوە تا تازە بەیانیە ڕۆژمەوەستەوەی کە
ئێستا هەرێمی کوردستان خاوەن داهاتێکی زۆراوەیە کە گەندەڵیە لە بواری دارایی ئەو مەترسی سەمەترسی گەورەی دروست کردووە ئەگەر هەرێم کێشەی داهاتی نییە هەرێمی کوردستان بە هیچ شێوەیە کێشەی داهاتی نییە بە هیچ شێوەیە کێشەی داهاتی نییە بەڵام ئەم پارەیە هەر هەمووی تاڵان کراوە هەر هەمووی ئەبرێت ئەمە کاتێک ئەم پارێ دەرەکەوێت بەڵام سێرەکی کاتێکە زۆریان بۆ دێ تینیان بۆ دێ یەکسەر بەڵێنێکە دەن و سیستەمەکە چاکەن و بەڵام ئەویش بۆ ماوەیەکی کاتی تەنها وەکو بەنجکردنێکی خەڵکو و تاوەکو ئەو خەڵکە لەسەر شەقام لا ئەچێ ئەمە وەکو ئەوەی لێ هاوە ئەگەر لە لایەکشەوە کە سیستەمەکەشت گۆڕانکارێکی تیاکە بەڵام لایەکی درەوە سی ڕۆژت بوو ئەکا بە 45 ڕۆژ ئەمە وەکو ئەوی لە هاوتی کابرای کاتی خۆی کە قوماشی ئەفرۆشت ئەگەر زۆر محاولە لەگەڵا کردای خاتری بگرتیتایە خاتری ئەگرتی لە پارەکەیە بەڵام کە مەترەکەی ڕاکێشا چارەکێکی لە مەترەکە کەمە کردەوە کەواتە حکوومەتی هەرێمی ژێستا وای لێ هاتووە بەڕێز شارەزای لە بواری ئابرووشە ئێستا و گەندڵی وای کردو بۆ نمونە کە چینی ناوەڕاز لە کوردستان کەم بێتەوە زۆرینی خەڵک هەژار بێ کەمینەیەکی مەسەلەن دەوڵەمەند لە کوردستانە دروست ببێت کای حەکیم مەسەلەی فەرهود و تاڵانی نەوت ئەم دەسەڵاتی دوو بنەماڵەی کە لە هەرێمی کوردستانە هەیە وای کردووە بە تەواوەتی چینی ناوەڕاز نەماوە تەنها چینی زۆرینەی هەژار لەگەڵ چینێکی کەمینەی دەوڵەمەند ینی واتە چینی ناوەڕاست نەماوە و هەروەها فرۆشتنی ئەم نەوتە بۆ بەهۆی ئەوەی کە کۆمەڵێ دەستگا و ڕاگەاندنی سێبەر دروست کرێ و بەردەوام لە چاواشەکردنی خەڵکا بن ینی پارەیەکی زۆر بەهەدەر ئەدرێ خەڵک بە تەواوەتی تووشی ناڕەحەتی و بێتاقەتی کراوە. بەڵێ سوپاس دەکەم کاک دکتۆر سەبارەت بە مەسەلەی چاکسازی ئەگەر لە هەرێمی کوردستانە دەست پێ بکەین ینی دەبێت لە چاکسازی سیاسیەوە دەست پێ بکەین لە چاکسازی کارگێری یان دارایی و ئابووری ئەزمموی وڵاتان چۆنە بۆ مەسەلەی چاکسازی؟ بەڵێ خۆی بەڕاستی چاکسازی لە ڕووی بتەوێ یەکەم هەنگاو بنێ دەویست چاکسازی سیاسی بێ زۆربەی ئەزمموی وڵاتەکانی کەوا بە تایبەتی وڵاتە دیکتاتۆرەکان بوونە بەڵام دیکتاتۆر دڵسۆز بوونە گەندڵ نەبوونە هەولیان داواکەوە تەنانەت دەسەڵاتەکانی خۆشیان بەخشنە ئۆپۆزیسیۆن یان وەکو دەوڵەتێکی وەکو هەنگاریا سەرۆکەکەی هەروەها دەسەڵاتدارەکانی لەگەرەوەی گەیشتنە ئەو قەناعەتەکەوە ناتوان چیتر وڵات بەڕێوە بن بەو شێوازێکەوە بەڕێوان بردووە خۆیان چوون ئۆپۆزیسیۆنیشیان دروست کرد لە کۆمەڵە ڕۆشنبیر و چاڵکوان و خەڵکێکی پسپۆر و دڵسۆزی ئەو وڵاتە چون بە دانوستانێکی نهێنی لەگەڵیان مفاوەزاتیان کرد و بە قۆناغبەندی بەرەبەرە دەسەڵاتەکانیان تەسلیم کردن بۆی وڵات لەو چێژمەیەکەوە لەو قەیرانە دارایە گەورانێکەوە هەیە دەربازی بکەن ئەوانە هەرچەندە دیکتاتۆر بوون وەڵام دیکتاتۆری خەمخۆر و دڵسۆزی میلەتەکانی خۆیان بوونە هەروەها ئەوروپای ڕۆژهەڵات ئیسپانیا فیلیپین هەروەها پۆڵەندا ئەوانە هەمویان ئەو وڵاتانێکەوە بە شێوازێک لە شێوازەکان دیکتاتۆریەت تێدا بووە و لە ئەنجامی ئەو دیکتاتۆریەتە نەتوانراوە میلەتەکە لە ڕووی ئابووریەوە بژێویان دابین بکرێ دیکتاتۆرەکان خۆیان لە قۆناغەکان بەشێشی لەو حیزبە دەسەڵاتە ڕێکشوعیەکان توانێتیان یان خۆیان پرۆسەی چاکسازی بەڕێوە بن چاکسازیشی ڕاستەقینە یان ئەوە بتوان لەگەڵ حیزبە ئۆپۆزیسیۆنەکان و هەروە بەرەیەکی نیشتیمانی دروست بکەن پێکەوە بتوان چاکسازی ڕاستەقینە ئەنجام بدەن ئەوە زۆرێکە لە زۆرەکانی چاکسازی سیاسیەوە هەندێک وڵاتمان هەیەکەوە نەیتوانێت چاکسازی سیاسی ئەنجامدا لەبەرەوەی دیکتاتۆرە بەڵام لەگەڵ ئەوەشدا چاکسازی ئابووری ئەنجام داوە بۆ نمونە هەندێک وڵاتەکانی وەک کۆریای باشوور هەروەکو سین ئەوانە سیر دەکەین وڵاتی دیکتاتۆری شوعینە بەڵام لەگەڵ ئەوەشدا هەولیانداوە ئابووری و بژێوی خەڵکی دابیم بکەن و گەندەڵی هەتا بکرێ سزای قورسی لەسەر بدرێت و دەسەڵاتدارەکان و وەزیرەکان و دەستڕۆیشتەکان نەتوانن بە ئاشکرا گەندەڵی ئەنجام بدەن تەنانەت لە عێراقی ئێستادا نزیکەی 100 کاربەدەستی وەزیر و بەپلەی وەزیر ئێستا ئەمر قەبز و هەروە دەست بەسەرکردنی فەرمانیان بۆ دەرکراوە نزیکەی لە 160یان جێبەجێ کراوە هەر ماوەیەک پێشتا ئەوە بوو کەوا ئەو وەزیرەی فارح سوودانی بوو کەوا دەست بەسەر کراو لە وڵاتێکی دەرەوەی عێراق هێنراوە ئێستا لەژێر حکومەکانی خۆیدا جێبەجێ دەکرێت کەواتە دەتواندرێت چاکسازی بکرێت بەڵام بەو کەسانە ناکرێتەوە خۆیان دەست بن پێویست بەوەیە ئێستا بۆ نمونەی زیندومان هەیە لە تەنزانیا سەرۆکێکیان هەڵبژارد کەوا پێی دەگوترێ بلدۆزەری گەندەڵکاران واتە چی ئەوانە ئەو سەرۆکە بەتەنیا بە تاقی شخص بەتەنیا
توانی چاکسازێکی گەورە ئەنجام بدا دواوی لە هەڵبژاردنەکان دەرچوو تەنانەت هەر لە بە یەک تەوقیعی ئەو سەرۆکە نزیکەی 25,000 بندیوار و خەڵکیکەوە دوو موچەی وەردەگرت هەمویانی فەسڵ کرد و لە دامزراوەکانی حکوومەت لایدا و ئەو موچە هەم بۆ حکوومەت گەڕاوە تەنانەت ئەو سیارە و هەروە ئۆتۆمبیلانێکەوە بارقورسی بوون لەسەر حکوومەت هەمووی فرۆشتن و سیارەی سووکی کڕی بۆ وەزارەتەکان نەک بۆ بەرپرسەکان ئێستا لە هەرێمی کوردستان نەک وەزیر و بەڕێوەبەری گشتی بەڵکو بەڕێوەبەرێکی ئاسای و سادا ئێستا ئۆتۆمبیلی حکوومەتی هەرێمی پێیە بەکاری دەهێنێ هەروەها بنزینەکەشیان لە حکوومەتی هەرێم وەردەگرێ کاتێک تێکیش دەشتێ بە هەمان شێواز بە پارەی حکوومەتی هەرێم چاک دەکرێتەوە ئەوانە بەڕاستی گەندەڵی زۆرن مەهاتیر محەممەد هەر لە ماوەی چەند مانگ پێشستا کاتێک دیسان هەڵمەتێکی کرد بەرەیەکی فراوان دروست کرد بەناوی بەرەی هیوا بۆ ئەوەی بتوانێت چاکسازی ئەنجامدات و گەندەڵکاران سزادا بە تاقی تەنیا لە ماوەی 10 ڕۆژ توانی ئەو وڵات چەندەها میلیارد دلار بۆ وڵاتە بگەڕێنەوە تەنانەت سەرۆک وەزیران کەوا نەجیب عەبدوڕەزاق بوو دەست بەسەر بکات و هەروەها دادگای بکات و چەندین سندوق نزیکەی 300 سندوق زیاتر پارە و پول و زێڕ و مجەوهرات توانی لە ناو ماڵەکەی دەست بەسەر بکات و بیگەڕێنەوە بۆ دەوڵەت کەواتە چاکسازی بە خەڵکی چاک دەکرێت نەک بە خەڵکی گەندەڵ ئەوەی لە هەرێمی کوردستان ڕوودەدات ئەوە چاکسازی نییە تەنانەت ئێمە بەبیرباندێ لیژنەیەکی سەرۆکایەتی هەرێم کاتێک بڕیاری چاکسازیدا بوو بۆ ئەوەی بتوانێت چاکسازی لە دامەزراوەکانی حکوومەتی هەرێم کات بە تایبەتی لە وەزارەتی سامانە سروشتیەکان ئەو لیژنەی سەرۆکایەتی هەرێم کەەوە باڵاترین دەسەڵاتە چوو بۆ وەزارەتی سامانە سروشتیەکان ئایا دەزان چی پێبەخشیون تەنها وەسلی کڕینی کارتی مۆبایلیان پێداون ئەس وەزارەتی سامانە سروشتیەکان بریتە لە کڕینی کارتی مۆبایل ئەوەیە بەڕاستی گاڵتەکردن بە عەقلی خەڵکی و گاڵتەکردن بە مەسیر و مخەدەراتی خەڵکی گاڵتەکردن بە داهاتووی نەوەکانی هەرێمی کوردستانە بۆیە بە هیچ شێوەیەک چاکسازی بەو کەسانە ناکرێت بۆ حیزبانە ناکرێت بۆ دەسەڵاتدارە ناکرێت ئیلا ئەگە بگەنە قەناعات کەوا کورسی دەسەڵاتی خۆیان لە لەقیندایە ئەگەر بەردەوام بن لەو گەندەڵیە ئەو کاتی لەوانەیە لە دەسەڵات لا بدەن لەوانەیە بگاتە ئەو خاڵەیەکەوە پێکەوە بتوان لەگەڵ هێزە نایەرەکاندا بتوان چاکسازی ئەنجام درێت ئەگەر نا بە هیچ شێوەیەک جێگەی هیوا و ئاوادی ناوانە چاکسازی ئەنجام بدەن. بەڵێ سوپاس دەکەم کاکتۆر مامۆستا سوارد کاکتۆر باسی چاکسازی سیاسی کرد ئەزممویان دەی وڵاتان بەڵام سوارد بە چاکسازی ئابووری و دارایی لە ناویشاندا نەوت چەندە لە کوردستانە زەرورە چکە بەرەز وتت تاڵانێکی زۆر لە مەسلەی داهاتی نەوت هەیە. بەڵێ کاک حەکیم مەسلەی هەر کاتێک کە دەسەڵات بەڵێنی چاکسازیدا واتە ئەوێت خەڵک ماوەیەک ڕابگرێەوە درێژە بە دەسەڵاتەکەی خۆی بە چونکە ئەگەر ئۆپۆزیسیۆن بەڵێنی ئەوە بات کە هەر کاتێک دەسەڵاتی گر چاکسازی ئەکات ئەوە منتیقە چکە لە دەسەڵاتان نیە بەڵام دەسەڵات تۆ لە دەسەڵاتای یعنی ئێستا ئەگەر دەسەڵاتی دەسەڵاتدارانی هەرێم ئەگەر مەبەستیان بە چاکسازی بکەن لە بەیانیەوە چاکسازیەکەن لە ئێستاوە بڕیاری چاکسازی ئەدەن نەک بەڵێنی چاکسازی بن بەڵام پاشان پرۆسەکەمان دەستی پێکردەوە بەردەوام و ئێمە هیچمان نەبینیوە و ئەوەی کە بینی ویشمانە لەوەی کە گەندەڵی و تاڵانی ساڵ بە ساڵ زیادی کردووە هیچ چاکسازیەکمان نەبینیوە ئەگەر حکومەت مەبەستی بێ حکومەت دەسەڵاتی بەدەستەوەیە هەر کاتێ بێوێت ئەتوانێت چاکسازی بکات بەڵام کە بەڵێنی چاکسازی ئەدا یاخود ئەو ئەڵە چاکسازیمان کردووە بۆ بەردەوامیشین کەواتە تەنها بۆ ئەوەیە درێژە بە دەسەڵاتەکەی نەوت ینی کە مەسلەی نەوت چاکسازێک بترێت لە کەرتی مەسەلەن دارایی و داهات و لە مەسلەی دارایی هەرێمە چی بکرێ بۆ من لە نەوت کە ئێستا بەڕێزوتت بە تاڵان دەبرێت. کاک حەکیم ئەگەر ئێمە سەیرێکی ڕابردوو بکەین و هەموو خەڵکی کوردستان تەنانەت بە جەماوەر و لایەنگیری هەردوو حیزبی دەسەڵاتیشەوە ئەگەر کاتێکە بانگەشەی لایەنەکەی خۆیانە کرد بۆ هەڵبژاردن کە خۆی لە ڕیزی پێشە و کاندیدەکان لە ڕیزی دوا و تەنان لەوانەیە خەڵکێکی شەبێ هەر بۆ خۆشی خۆی چەندین جار ڤیدۆکەی لێدا ببێتەوە ئەو کاتە باسی ئەوانە کردکەوە ئەوان کۆمپانیای نیشتیمانی دروستەکەن کۆمپانیای نەوتی نیشتیمانی دروستەکەن کەەوە هەموو کەسێک بەشی هەبێ لەم نەوتەیە و ینی کۆمەڵی قسەی بریق و باق و ئەمە چەندین خولی هەڵبژاردن ئەم بەڵێنانیان دووبارە ئەکردە و ئەو خەڵکە هیچیشی نەبینی کەواتە هیچ کاتێک چاکسازی بەوان ناکرێت چاکسازی کاتێک ئەکرێت کەوا دەستگایەک هەبێت چاودێر بێت بەسەر ئەوانە بەڵام لەم وڵاتی ئێمەیە هیچ دەستگایەک نییە چاودێر بێت بەسەریانەوە ئەگەر ئێمە بگەڕێنەوە بۆ مێژوو لە ساڵی 1600 نزیکەی 50 کاتێک کە یاسای دارایی کە دارایی یا ژمێریاری دانراوە
لەگەڵیشیا بەشێکدانراوە بە ناوی بەشی وردبینیەوە کەواتە ئەو کە هەر کەسێکە حساباتی پارە و دارایی ئەکات ئیلا هەڵ ئەکات ئەوێ بەشێکە بێ بەدواداچوونی بۆ بکات یاخود چاودێری بکات. ئێستا لەم وڵاتی ئێمە وەزارەتی سامانە سروشتەکان کاتێکە بە هەوەسی خۆی نەوتە فرۆشێت بە هەوەسی خۆی ئەڵێ ئەو نەمفرۆشتووە ئەو نەفرۆشتووە هیچ دەستگایەک نییە چاودێری بکات کەواتە تاوەکو ئەم دەسەڵاتە هەبێت هیچ کاتێک گۆڕانکاری یاخود چاکسازی نە لە بواری نەوتە ئەکرێ نە لە بواری دارایی ئەکرێ وەل هیچ کەرتێکی درا ناکرێت. بەڵێ سپاس دەکەین. بەڵێ بینێرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕێنە وڵاتان لەگەڵمان بەردەوام. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت دنیا دیکۆر بۆ کەوانتەر و تەختەی ئەرزی. لە دنیا دیکۆر ئامادەین بۆ دروستکردنی کەوانتەر و دانانی تەختەی ئەرزی بە باشترین کوالیتی و نرخی گونجاو. دروستکردنی کەوانتەر بە خواستی خۆتان بە کەرەستەی MDF و HDF و HPL و R-Click و داری سروشتی و باڵۆن پرێس. هەروەها دروستکردنی کەوانتەری تاقیگە و WC و کابینات با کەرەستەی کۆمپاکت لامینات کە دژە بەکتریا و دژە ئاو و دژە ئەسیدا. بۆ دڵنیابوون لە کوالیتی و نرخی گونجاو تەنها دنیا دیکۆر هەڵبژێرە. دنیا دیکۆر. Introducing the LG G6, the big screen that actually fits in your head. فانسینێت خێراترین هێڵی ئینتەرنێت بە داوڵۆندی بێسنوور ئێستا لە خزمەت کڕیاراندایە. فانسینێت جۆرەها کارتی پڕکردنەوەی بۆ ئامادە کردوون کە سەرجەمیان داوڵۆندیان بێسنوورە بۆ ماڵ و شوێنە گشتیەکان. کارتی 9000 دیناری بۆ ماوەی 1 هەفتە، کارتی 7000 دیناری بۆ ماوەی 15 ڕۆژ، کارتی 30000 دیناری بۆ ماوەی مانگێک، کارتی 40000 دیناری بۆ ماوەی مانگێک و بە خێرایی زیاتر کە تایبەتە بە یاری ئۆنلاین. هێڵی فانسینێت لە ڕێگەی ئامێرێکی تایبەت کە لە سەربان دادەنرێت وەردەگیرێت و لە ڕێگەی گێنەرێک بۆ ئامێری بڵاوکردنەوە لە ناو ماڵەکەت یان شوێنی کارەکەت کاری پێدەکرێت. ژمارەی تەلەفۆن 070 224 75 74 یان 050 194 36 37. فانسینێت. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. لەبێت بەڕێزان مامۆستا پێش ناوبڕەکە باسمان لە گرنگی چاکسازی لە کەتینەوت داکرد پێ دوایە گەرم چاکسازی نەکرێت کەرتینەوت کاریگەرێکی وە چ مەترسێکی لەسەر ئایندەی کوردستان هەیە. پێشەوەی باسی چاکسازی لە بواری نۆتاکەن ویستم مستەڵاحێک بۆ کاک دکتۆر وەکو تێبینێک ڕاستی کەمەوە ئەو باسی ئەوەی کردوتی ئەم دەسەڵاتی ئێمە دەسەڵاتێکی دزیە دەسەڵاتێکی دزە بەز من پێم وایە دز ئەوەیە کە بە دزیەوە سەرۆت و سامانی خەڵکە بە بەڵام ئەمە دەسەڵاتێکی چەتەن واتە بە ڕۆژی ڕووناک بە ئاشکرا سەرۆت و سامانی خەڵکە بن بە ڕۆژی ڕووناک پارە و بژێوی خەڵکە بن. ئەمە لە مەسەلەی نەوتیش ڕەنگی داوەتەوە مامۆستا ئەو چەتەگەری کە بەڕێزت باسی لێ دەکەی؟ بەڵێ لەبەرەوەی داهاتی نەوەت هیچی ڕۆشن نییە یانی تەنانەت وەک باسەکرێت ینی زۆر بیری نەوت هەیە خەڵکی بەرپرس نەوتەکەیە بات و بەبێ ئەوەی حکوومەتی هەرێم و یاخود وەزارەتی سامانە سروشتەکان باشە هەر ئاگداری بن. بەڵێ بەس مەترسی گەندەڵی نەوت چیە لە بۆم لەسەر سیستەمی حکومڕانی لەسەر داهاتووی هەرێم ئەگەر بەم شێوە بەردەوام ئەو گەندەڵی بۆم لە کەرتینەوتایە. کاک حەکیم مەسەلەی نەوت لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بۆ دەسەڵاتێکی دیکتاتۆری بەرهەمهێناوە لە وڵاتانی خەلیج جوانەیە دەسەڵاتێکی دیکتاتۆری بەرهەمهێناوە بەڵام خەڵکەکەیان بەخۆشی ئەژین و پاشان کەرتەکانی تریان فەرامۆژ نەکردەوە. بەڵام لای ئێمە هەم دەسەڵاتێکی دیکتاتۆری بەرهەمهێناوە هەم خەڵکیشی تووشی ناڕەحەتی و مەشەقەت کردووە واتە لە هەردوو لاوە هەم خەڵک
بە دەست دەسەڵاتێکی دیکتاتۆرە و ئەناڵێنێ دەسەڵاتێکی چەند بنەماڵێک و ئەناڵێنێ هەم تووشی بژێوێکی ناڕەحەت و سەخت بووە. سپاس دەکەین مامۆستا. کاک دوکتۆر بگرم و لای بەڕێزت سەبارەت بە مەسەلەوەی کە بەرز وتت چاکسازی بەم دەسەڵاتی ئێستا نەکرێت چارەسەر چییە؟ یاخود سەبارەت بە دامودەستگاکانی ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی پەرلەمانی کوردستانە دەستەی دەسپاکیە دیوانی چاودێریە ئەوانە ناتوانن پێدوای هیچ ڕۆڵێک ببینین لەم واقعی کوردستان گەندەڵکاران پێدوایە لە سەروی ئەم دامودەستگایانەوەن؟ بەڵێ بێگومان بەڕاستی چکە هەروەکو باسم کرد گەندەڵیەکانی هەرێمی کوردستان بە سیستەم و بە یاسایە پەرلەمان تەشریعی بۆ دەردەکا ئەنجومەنی وەزیران ڕێنمایی دەردەکا بڕیار دەردەکا هەروەها ئەو گەندەڵیانێکەوە هەیە لە ناو دامەزراوەکانی حکومەتی هەرێم جێبەجێ دەکا دادگاش بەو شێوەیەکەوە خۆمان دەزانین بتوانێت شێشەکان یەکلای بکاتەوە کەیسەکان بە سەر بەخۆیی بنوارێت و بڕوانێت تێدا هەروە هەوڵداکەوە ئەو کەسانێکەوە گەندەڵی ئەنجام دەدەن ئەوەیکەوە لە ئاستێکی بەرزدانە محاسبە بکرێت بەڵکو ئەو کەسانێکەوە سادە و ساویلکە و خەڵکێکی هاوڵاتی ئاسایم بێ پشت و پەنانە لەسەر دزینی مزەخەیەک لەسەر دزینی مۆبایل ئەوانە سزا دەدرێن. بەڕاستی من لێرەدا یەک حەدیسی پێغەمبەر صلی الله علیه وسلم کاتێک دەفەرمێ ئینەما ئەهلەک من کان قبلکم إذا سرق فيهم الشريف تركوه وإذا سرق فيهم الضعيف أقاموا عليه الحد. بەڕاستی ئەوە یاسایەکی خوایە لەناو کۆمەڵگەدا. ئێمە باسی ئەوە ناکرێتەوە ئێستا سزادان لەسەر دزینیە بەڵکو سزادان لەسەر خەڵکی لاواز و خەڵکی هاوڵاتی سادە هەیە بەڵام سزادانی خەڵکی دەسەڵاتدار و دەستڕۆیشتوونیە ئەوەیەکەوە خەڵک کۆمەڵگە بەرەو نەهامەتی و بەرەو ناخۆشی و بەرەو ناسۆری و بەرەو لە ناوچوون دەچێت. بۆیە کاتێک باسی ئەوە دەکرێت محاسبەکردنی گەندەڵکار واتە هەموو خەڵکەکان بێک ئاست و بێک چاو سیر بکرێن و ئەو کەسەی دەزڕۆیشتووە وەزیرە ئەو کەسێکەوە سادەیە و خەڵکێکی ئاساییە و بێ پشت و پەنایە. بۆیە کۆمەڵگە بەرەو ناوچوون دەچێت ئەگەر هاتوو ئەو جوداییە بکرێت لە نێوان گەندەڵەکان لە ناو دزەکان لە نێوان دزەکان خەڵکی ئەوانە محاسبە بکرێن و سزا بدرێن. بەڵە سوپاس دەکەم گرفتێک لە دەنگەکە تێ دەگەڕێنەوە لای بەڕێزت کاک دکتۆر مامۆستا سەبارەت بە دامودەستگاکان بۆچی ڕێگەنەدراوە دامودەستگاکان ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی ڕۆڵی خۆیان ببوونە پەرلەمانی کوردستان دامودەستگاکانی ترە لە هەرێمی کوردستان. کاک حەکیم لەبەرەوەی دامودەستگاکان هەر لەلایەن هەردوو دەسەڵاتەوە لە هەردوو دەسەڵاتی جوت حیزبەوە قۆڕق کراوە بۆ هەموو ئەو کەسانی کە لە سەروی دامودەستگاکانەوەن لە کەسانی خۆیانن لەبەرەوە هیچ کاتێک ئەو دامودەستگایانە ئەکتیڤ نەبوون و نەیانتوانیوە ڕوبەڕووی گەندەڵی بنەوە. ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی لە ئێستایە تەنها ئومێدێک کە هەبێت ئەوەیە کە خەڵکی بەگشتی یعنی تەنانەت هەموو جەماوەری خەڵکی کوردستان بەلایەنگرانی هەردوو حیزبەکەشەوە لە دوای چەند ساڵ ئیلا ئەبێت تێگەشتی بێتن کەوا سزایان بن لە هەڵبژاردننی داهاتووە دەنگیان پێ نەدەن تاوەکو لایەنە دڵسۆز و ئۆپۆزیسیۆنەکان بتوانن تەشکیلەیەکی ئەنجومەنی یاسادانان و دەسەڵاتی جێبەجێکردن دوای بەردەوامبوونێم دەسەڵاتە مەترسی گەورە و قەیرانی زیاتر دێنێ بۆ هەرێمی کوردستان تازە چاکسازی بەم دەسەڵاتە ناکرێت ئیلا چاکسازی لە دوای هەڵبژاردنەوە ئەویش بەو مەرجێکەوە خەڵک وەکوتم سزایی ئەم دوولایەنە دەسەڵاتە بن ئەم دەسەڵاتی ئۆپۆزیسیۆن بتوانن سەر لە نوێ دەسەڵاتی یاسادانە کە تەشکیلەکرێتەوە و دەسەڵاتی جێبەجێکردن و حکومەت کە تەشکیلەکرێتەوە لە خەڵکانی دڵسۆز و تەکنۆقرات و ئەوە پێک بێت چاکسازی کەمتەمە چاکسازێکی قورسە چکاوانە بێ چاکسازی کەڵەکە بووی چەندین ساڵی حکومڕانی هەرێم کەن تاوەکو ئێستا. سوپاس دەکەم کاک دکتۆرەگە بگەڕێنەوە لای بەڕێز سەبارەت بەوەی کە بەرەز وتت چاکسازی بەم دەسەڵاتە ناگرێت چارەسەر چییە ینی دەواازەی تر چییە بۆ چاکسازی؟ بەڵێ دواتر کاک دکتۆریان دیارە و کاریگەرترین فشار بخاتە سەر فەرموو کاک دکتۆریان. بەڵێ میلەت دەبێ خۆی مافەکانی خۆی دابێ بکات خۆی هەوڵدا بۆ دەستەبەرکردنی مافەکانی خۆی ئەویش بە فشارخستنە سەر حیزبە دەسەڵاتەکان و هەروە حیزبە نایارەکان. حیزبە دەسەڵاتدارەکان هەردەم لە خۆپیشاندان و هەروەها ڕێگاچارەی مەدەنی فشاری مەدەنی بخاتە سەر حیزبە دەسەڵاتەکان
بۆ ئەوی بتوانین دامەزراوەکان لە هەرێمی کوردستان ڕووی ڕاستەقینی خۆیان و بە ئەرشی ڕاستەقینی خۆیان هەستن بە تایبەتی پەرلەمانی کوردستان هەروەها فەرمانکانی حکوومەتی هەرێمی کوردستان هەروەها ئەو دامەزراوانی کەوا پەیوەستن بە گەندەڵی و متابعەکردنی گەندەڵی و سزادانی گەندەڵکاران چی لە ڕووی دادگاوە چ لە دەستەی دەستپاچیە چی وەکو لیژنەکانی نەزاها و دەستپاچی لە پەرلەمانی کوردستان چ دیوانی ڕقابەی مالیە کوردستان تا ڕادێشی زۆر پەراوەزکراوە و تەنها بۆ کاری بچووک کاریان پێ دەکەن و کارە گەورەکان ناتوانن ئەنجامدەن ئەوە خاڵێکە بۆیە پێویستە میلەت فشار بخاتە سەر دەسەڵاتدان دەسەڵاتدان بە هەمان شێواز دەبێت میلەت فشار بخاتە سەر حیزبەکان بۆی بتوان لەمە دووە خۆیان تۆکمەکەن و هەوڵدەن پرۆژەی چاکسازی بەهێز بێن و بتوان جارێشتر نستنەوە نا حکوومەتێک کەوا چاکسازی ئەنجام نەدرێ پێویستە کارنامەی حکوومەتی داهات و بە هیچ شێوەیەک ئەوە نەکرێکەوە بسنا حکوومەتێک بەبێ ئەوەی دەستیان نەبێت لە نووسینەوەی کارنامەی دەستیان نەبێت لە چاکسازیەکان دەستیان نەبێت لە خودی پرۆسی چاکسازی بۆیە تەنها چاکسازی بەجێهێشتن بۆ هەردوو حزبی دەسەڵات هەڵەیەکی گەورەیە چ میلەت ئەوە هەڵێ ئەنجامدا چ حزبە نایەرەکان ئەنجامیدەن بۆیە پێویستە میلەت و حزبە دەسەڵاتدارەکان و هەروەها حزبە نایەرەکان و ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و ساڵاکوانان و ڕۆژنامەنووسان و مامۆستایانی ئاینی و مامۆستایانی زانکۆ و پسپۆران هەموو پێکەوە بتوانێت دامەزراوەی لە هەرێمی کوردستان دروستکرێت هەروەها دامەزراوەکانی هەرێمی کوردستان بەرەو دامەزراوی بڕوا بۆ قۆنا ئەوانە هەمووی گۆڕانکاری ڕاستەوانەی یەکترن کەواتە چەند بتوانێت فشار بخێتە سەر دەسەڵاتداران ئەوەندە دەتوانین دامەزراوە دروستکەیت چەند دامەزراوە دروستکەی ئەوەندە بەرەو چاکسازی ڕۆی و دوور دەکەوێت لە گەندەڵی ئەوانە هەموو پێکەوە پێوەستن و ناتوانرێت بڵێن لە قۆناغێکی ڕۆژێک و دوو ڕۆژ و ساڵێک و دو ساڵە بەڵکو پرۆسەیەکی بەردەوامە گرنگ ئەوەیەکەوە بەردەوام بی لەو پرۆسەیە پێکەوە هەوڵ بدرێ بە هەمان شێوە یەکتری تەواو بکرێ ئەو کاتی دەتوانی گۆڕانکاری ئەنجام بدەیت بەڵێ بەس مەسەلەی بەردەوامبوونی حکومڕانەتی کێپی پارتی پێدوای تاکەی بەردەوام دەبێت یعنی ئەگەر چاکسازیێکی ڕاستەقینە نەکرێت چکە زۆر جار باز لەوە دەکرێت کە لە لێواری ڕوخاندەیە بەڵام ئەوان هەر پینۆپەڕۆی خۆیان دەکەن و بەردەوامن لە حکومڕانی زۆربەی حزبە دەسەڵاتە دیکتاتۆرەکان یان کەسە دەسەڵاتدارە دیکتاتۆرەکان هەردەم وا دڵی خۆیان خۆش دەکەن کەوا ئەوان هە لەسەر حکم دەوێن میلەت بێ ئیرادەیە ئەگەر بین سەیری ئەو وڵاتانە بکەین کەوا شۆرش و ڕاپەڕین تێدا ئەنجام درراوە یان چاکسازی تێدا ئەنجام دراوە بە فشاری مەدەنی ئەوانە هەمووی چەند فاکتەرێک پێکەوە کۆبنەوە فاکتەری مێژووی فاکتەری نێودەوڵەتی فاکتەری ناوخۆیی فاکتەری تووڕەی خەڵکی فاکتەری باری خراپی بژێوی خەڵکی لەو هەرێم و لە وڵاتە هەمووی لە لەحزەیەکدا کۆ دەبێتەوە ئەو کاتی تووشی تەقینەوەی جەماوەری یان فشار ڕاستەقینە ئەنجام دەدرێت بۆیە سیر دەکەن عەزیمە بەشارە قسەیەش جوانی هەیە دەڵێ زۆربەی دیکتاتۆرەکان هەروەها میلەتانیش خۆیان نازان چ کاتێک ئەو تەقینەوە ئەو لەحزەی تەقینەوە ڕوودەدات بۆیە زۆربەی دیکتاتۆرەکان بە هیچ شێوەیە خاڵی ئەو ناکەن کەوا ڕۆژێک لە ڕۆژان میلەت لێیان هەستێت و بتوانێت گۆڕانکاری ئەنجام دات بەڵام گرنگ ئەوەیە کاتێک گۆڕانکاری ئەنجام دەدرێت ئێمە بەبیرمانە لە ساڵی 1991 خەڵکی هەرێمی کوردستان ڕاپەری دژی دیکتاتۆریەت و زوڵم و ستەمی حزبی بەعس و سەدام حوسێن بەڵام لەگەڵ ئەوەشدا کاتێک ڕاپەری بەرام بەرهەمەکەی نەخوات لەبەرەوەی نەتوانین دامەزراوەی سەرکەوتو هەروە حکوومەتی هەرێمی کوردستان و پەرلەمانی کوردستان و دادگاکان سربەخۆ کات و بیکاتە ئی هەموو خەڵکی کوردستان بۆیە هەر کاتێک فشار ئەنجام دەدرێ بەداخەوە چ حزبە دەسەڵاتدارەکان چ حزبە ئۆپۆزیسیۆن نایەرەکان نەیانتوانی ئەو دامەزراوانی هەرێمی کوردستان بەرەو دامەزراوەی ببن پێشمەرگە سربەخۆ بکرێ پارە و پور و دەسەڵاتەکان بگەڕێتەوە بۆ میلەت تەنها قۆڕق نەکرێت بۆ حزبێک و بۆ بنەماڵەیەک ئەگەر هاتوو دەسەڵاتی ڕاگەیاندن و هەروە دەسەڵاتی پارە و دەسەڵاتی کارجێری دەسەڵاتی یاسادانان دەسەڵاتی جێبەجێکردن ئەوانە سربەخۆ کران و بێلایان کران ئەوە چاکسازی ڕاستەقینە قۆناق و بە قۆناق ئەنجام دەدرێت بەڵێ سپاس دەکەین کاک دکتۆر مامۆستا بکەرێم لە بەرز سەبارەت بە مەسەلەی گەندەڵی پێدوایە بۆ نمونە گەندەڵی لە هەرێمی کوردستان لە لووتکەوە هاتووە بۆ خوارەوە بۆ پێویستە لە سەرەتا لە دەسەڵاتی شەوە دەست پێ بکەن نەک لە پێچەوانەوە بەڵێ ئەو گەندەڵی کە هەیە هەموو کەس ێزانێ ئەو گەندەڵی لە لووتکەوە هاتوۆتە خوارەوە واتە ئەو گەندەڵی کە لە خوارەوە ئەکرێت بە بەراورد لەگەڵ ئەو گەندەڵی کە لە سەرەوە ئەکرێت زۆر کەمە یعنی بە پۆین ئەتوانی حسێبیکەی کەواتە گەندەڵێکە لە سەرەوە هاتووە و چاکسازیەکەش ئیلا بە گۆڕانکاری لە دەسەڵاتە ئەکرێت
واتە گۆڕانکاری لە دام و دەستگا و دایرەکانی خوارە و گۆڕینی بەڕێوەبەر و بەڕێوەبەری گشتی و وەزیر و ئەمان هیچ کاتێک چاکزەکانی دەرەوەی مەسەلەن دەسەڵات چیە کە بەڕێز دەڵێ گۆڕانکاریەکە لە سەرەوە دەبێ بکرێ ئەیکیوان چییە بۆ نمونە لەم قۆناغە دەتوانن چی بکەن بۆی کە مەسەلەن پرۆسی چاکسازی لە کوردستانە دەست پێ بکات. کاک حەکیم ئەو ئەرکە هەر بە تەنها ئەرکی لایەنەکانی ئۆپۆزیسیۆن و لایەنەکانی بەرەی خەڵک نییە. ئەوە ئەرکی ئەوانی شەو ئەرکی جەماوەری خەڵکی کوردستانی جەماوەری خەڵکی کوردستان ئەبێ بێدەنگ نەبن و بێدەنگی ئەوان ئەو دەسەڵاتە دیکتاتۆری دروست کردووە. بۆ نمونە ئەگەر هەر سەیرێکی ئەم نزیکانە بکەین کاتێک کە هەڵبژاردن کرا هەردوو لایانی دەسەڵات کە دەنگی ئەو خەڵکیان دزی دەنگی لایەنەکانی ئۆپۆزیسیۆنیان دزی ئەوایە خەڵک چۆن هەڵسا و چوو بۆ دەنگدانی خۆی بۆ ئەوەی چەند ساڵە مافی ئەخورێت تاوەکو تۆڵە بە دەنگدانەکەی تۆڵە لە دەسەڵات کاتەوە ئەبواە بە هەمان شێوەش ئامادە بواە بڕژایەتە سەرجادە چۆن بۆ موچە و قوتی خۆی ڕژایە سەرجادە ئەبواە بۆ دەنگەکانیشی بڕژایە سەرجادە ڕەنگە خەڵکیانە سیاسەکانە کە پارێزگاری لە دەنگی خەڵک بکەن لایەنە سیاسەکان بریتین لە خەڵک کەواتە خەڵک ئەوێ پشتیوانیان بێ خەڵک بێتە سەرجادە داوای دەنگەکانی خۆیکە بڵێ ئێمە چەند ساڵە ئێوە گەندەڵیتان کردووە ئێوە دزیتان کردووە ئێمە نەمانویستۆ وڵات تووشی شەڕکەین و هاوشێوەی سووریا و شوێنانی تر بەڵام ویستومانە لە کۆتاییە بە دەنگەکانمان سزاتان بین ئێستا ئەتانەوێت دەنگەکانیشمان زەوت کەن کەواتە ئەبواە خەڵک هەڵسایە و خەڵک بڕژایەتە سەرجادە و تۆڵیان لەم دەسەڵاتە بکردایەتەوە. دووە پیسەم سەبارەت بە مەسەلەی کە بەڕێز وتت هەڵبژاردن لەسەر ڕێیە دەکرێت بکرێتە دەواازەیەک بۆ چاکسازی کێمە لە بەردەم هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانەکرایان بێت هەڵبژاردنێکی یەکلاکەرەوە دوایەوەی کە دەنگی خەڵکیش برا لە هەڵبژاردننی پەرلەمانی عێراق. بەڵێ زۆر بە دڵنیاییەوە پێویستە خەڵکی هەرێمی کوردستان ئەوە بزانێ کە ئەم جارە ئەتوانێت بە دەنگدانی سزای دەسەڵات بات و دەنگیان پێ نەدات کە پاشان ئەو بێتاقەتی کە هەیە لە سەر مەسەلەی دزینی دەنگ و ئەوە کارەساتێک بوو ڕۆی پێم وابوو کە چۆنەڵی لایەنەکانی ئۆپۆزیسیۆن هەوڵێکیوان نەدابوو کە ڕێگە لەمە بگرن بەڵام ئەوە بوو کە بۆشان تقریبا نەچۆتە سەر و هەموو خەڵکیش ئەزانێت کە ئەو تەزویر ئەوە کراوە پێویستە خەڵک بۆ سزادانی ئەوەی کە جاری پێش تەزویریان کرد ئەم جارە خەڵک هەموو بچێ بۆ دەنگدان و سزایان بن یعنی تاکەی ئەو خەڵکە بەردەوام لەژێر ئەم میحنەتی دەسەڵاتی سپاس دەکەم. کاک دکتۆر دواپرسیاریشم بۆ بەڕێستان بۆ مەسەلەی ئەگەر بۆ نمونای هەردوو پارتە دەسەڵاتەکە لەم هەڵبژاردنەش ڕێگری لە چاکسازی بکەن بە تایبەتی چاکسازیەوەی کە پەیوەندی چاکسازی سیاسی و پەیوەندی بە گۆڕانکاری لە ئاڵوگۆڕی دەسەڵات هەیە پێ دوایە چ دەواازەیەکی خراپ لە بەردەم کوردستان و خۆشیان دەدەکەنەوە بە کورتی بێ سپاس دەکەین. بەڵێ بێگومان ئەگەر ڕێگری لە چاکسازی ڕاستەقینە بکرێ هەردەم ئەوە دەبێتکەوە ئەوە قاعدەیەک و هەروە یاسایەکی کۆمەڵایەتیەکەوە کاتێک فشار لەسەر میلە زیاد دەکرێت لە نقطەیەک لە خاڵێکدا تووشی تەقینەوە دەبێت ئەو تەقینەوەش دیارە زۆر ئەوەندەی زەرری میلەتی هەیە زیاتر زەرری دەسەڵاتدارانی هەیە تاوای لێ دێ جاری وایە لە بنەماڵەکانیشیان کەسەکانیان لەلایەن میلەتەوە یان لەلایەن خەڵکەوە تووشی لە ناوچوون دەسن بۆی وا چاکترا دەسەڵاتداران پێشەوەی بگاتەوە قۆناغی بەخۆیان دابستنەوە بتوان پێکەوە لەگەڵ حیزبە نارەکان و ئۆپۆزیسیۆنەکان و لەگەڵ میلەت و ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و لەگەڵ ساڵاکوانەوە لەگەڵ خەڵکی شارەزا و پسپۆر بتوان چاکسازی ئەنجام بدەن. ئەوەی باسی شکراکەوە ئایا هەڵبژاردننی داهاتوو دەبێتە هۆی چاکسازی بەڕاستی لەو باوەڕدامە هەڵبژاردننی داهاتوو لەبەرەوەی عەدالەت ئینتیخابی واتە دادوەری هەڵبژاردننی تێدا نییە. ئێستا هێزە چەکدارەکان و ئاسایش و پاراستن و زانیاری لەدەست هەردوو حزبی دەسەڵاتە پارە و پول و موچە و هەروەها دەسەڵاتی نەوت و غاز لەدەست حزبی دەسەڵاتە هەروەها دەسەڵاتە کارجێریەکانی سەرۆکی زانکۆ بەڕێوەبەری گشتەکان و مختارەکان و تەنانەت بەڕێوەبەری باخچێکی ساوانی مناڵانیش هەر لەدەست حزبی دەسەڵاتە ئەوە تا ڕادەیەک وا دەکاتکەوە دادوەری هەڵبژاردن نەبێت. بەڵام کاریگەرێکی زۆری دێ بەڵام لەگەڵ ئەوەشدا نابێت میلەت و خەڵک تووشی ساردبوونەوە تووشی بێهیوا بێ
پێویستە دیسان بچینەوە سەر سندوقخانی دەنگدان بۆ ئەوەی لە توانەماندا هەیە نیو سعات یان سعاتێک لە کاتی خۆمان بەخشین بە نەوەکانی داهاتومان لە هەرێمی کوردستان دەنگدان بکەین و هەوڵ دەینکەوە لە ڕێگەی دەنگدان و لە ڕێگەی شاری سیاسی گۆڕانکاری ئەنجام. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێزان دکتۆر ڕعد ڕەفعەت سکرتێری دەستگای ستاندارد بۆ توێژینەوە و ڕاگەیان کە لاولێرەوە لەگەڵمان بووی، هەروە مامۆستا شێرزاد نووری ئەندامی بۆردی توێژینەوەی سیاسی کۆمەڵی ئیسلامی مامۆستای زانگۆ کە لە سوودی سەرەکی لەگەڵمان بووی. سپاس بۆ بینەرانی بەڕێز، سپاس باوکاران تا بەرنامەیەکی تر خواتان.